بەرپرسانی حکومی و هەردوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بەردەوام لێدوان دەدەن، قسە دەکەن، وتار پێشکەش دەکەن و بۆ چوونەکانی خۆیان ئازادانە و بەدەنگی بەرز دەردەبڕن. هاوڵاتیانیش بە نیگەرانیەوە گوێ دەگرن و بەراوردی بارودۆخی دۆزەخ ئاسای هەرێمی کوردستان بە قسە و گوتەی ڕازاوە و بەهەشت ئاسای بەرپرسان دەکەن و ناگەنە هیچ ئەنجامێکی ئەوتۆ. دەسەڵاتدارانی هەرێم تا ئێستا نەیانتوانیوە بڕێکی کەمیش بێ لەو قسە و لێدوانانەی خۆیان جێبەجێ بکەن کە ماوەی 31 ساڵە دەیڵێنەوە. هاوڵاتیانیش دەڵێن بریا بانگەشە و قسەکانی بەرپرسان ڕاست بوونایە و ئەمانیش هاوشێوەی خێزان و کەسوکار و نزیکانی بەرپرسان ژیانیان بەڕێبکردایە. تەنیا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 7 وتاری درێژ و مامناوەندی پێشکەش کردووە و لە ڕێگەی میدیا فەرمی و نافەرمیەکانی حکوومەت و حیزبەوە بڵاوی کردوونەتەوە. لە 7 ئەم مانگەوە مەسرور بارزانی وتاری لە 7 شوێن و جێگە و بۆنەی جیاوازدا پێشکەش کردووە. لە تێگڕایاندا تەنها یەکێکیان دەستپێکردنی پرۆژە بووە، ئەویش دەستپێکردنی کردنەوەی چەند پرۆژەیەکی کشت و کاڵی بوو لە پارێزگای دهۆک کە دیار نییە کەی تەواو دەبن. بەرپرسانی قسەکەر و قسەزانی هەرێم بارودۆخی وڵات بە جۆرێکی جیاواز لەوەی کە هەیە وێنای دەکەن. ئەوان لە هەنبانەی خۆیانەوە گوێز دەژمێرن و هەست بە ئازارەکانی هاوڵاتیانی ئاسایی ناکەن. لە دوایین قسەکردنیدا مەسرور بارزانی دەڵێ ڕاستە قەیران هەیە و گرفتی دارایی ڕووی لە بەشێک لە هاوڵاتیان کردووە، بەڵام بەو جۆرەش نییە کە باز دەکرێ و دۆخی هاوڵاتیان باشترە لەوەی بە ئامانج نیشان دەدرێ. سەرۆکی حکوومەت نمونەی ئەوەی هێناوەتەوە ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمبیل هەیە کە ئەمە دەرخەری ئەوەیە هاوڵاتیان دۆخیان هێندە خراپ نییە کە باز دەکرێ. لە کوردستان زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمۆبیل تۆمار کراوە. 2 ملیۆن. ئەگەر پێوەرێکتان هەبێ سیرکەن وڵاتانی تر بزانن ڕێژەی دانیشتوان ڕێژەی ئۆتۆمۆبیل بزانن کوردستان لە چه ئاستێکایە. ئەگەر وەزی ژیانی خەڵک ئەوەندە خراپێ بۆچی 2 ملیۆن ئۆتۆمۆبیلی تۆمارکراو لە کوردستان هەیە؟ چاودێران پێیان وایە دۆخی ئێستای هەرێمی کوردستان نەغرۆ بووە لە گەندەڵی، سێکتەر و بواری ژیان نەماوە گەندەڵی دای نەڕزاند بێ. دانیشتوانی شار و گوندەکانی هەرێمیش ڕۆژانە پەنجە نەرمەکەن لەگەڵ گەندەڵی نوێی جۆرا و جۆردا. تێکڕای گەندەڵیەکانیش بەسەرسەری هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتدا قڵب بوونەتەوە و باری سەرشانیانی قورستر کردووە. لێدوانە ڕەنگا و ڕەنگەکانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیر و کاربەدەستانی دیکەی پارتی وێکێتی نەک نەبوونەتە هۆی گۆڕانکاری، بەڵکو ژیانی هاوڵاتیانیان ڕەش و سپیتر کردووە و بەڕای چاودێرانیش ئێستا وتارە زۆر و بۆرەکان ژینگەیەکیان دروست کردووە. دەستەواژەی قسەی حکوومەت هەڵەیە، بەڵکو بووەتە حکوومەتی قسە.